لەگەڵتان بەردەوامە بین خۆشەویستان. زۆر جار ئەمانەوێت پێستمان پیر نەبێت. شەی وایەڵێ وەرە کرێمێکی ئاوایە با لە دەمچاوتی بەمەڵم بکرە دەلەی گەڕەوازمان لەبێنە بەخوا کرێمی نای پیا و تۆزە تااقەتیان بابەتانی بوو تەمەڵن لە بەکارهێنانی و شتانەیە هەرچەنە خۆڵی نازان پەیوەندی بەچێوە ئا پیا و بڕای بەم شتە نییە خۆژی نام کرێمانە هەمووی سەلمێنراون و ڕەنگە زۆر تەندروست بن و زۆر باش بن بۆەوەی پێستمان بپارێزن یان زۆر جار کێشەی کونیلەی ڕەشمانێ وانە گیرانی کونینەکانمانێ ئەبێ پاچیکەیتەوە وایە پێست ئیتر هەر هۆکارێک بێ بەهۆی تەپۆتۆزەوە بەیان بە تایبەت خانمان بۆی زۆر بەکارێنانی مەیکەپ و ئەوانەوە ڕەنگە پێویست بەوە بکات کە هەندێک جار ئەم پێستە لە ناوە زۆر بە باشی پاکرێتەوە کە ئەمە خۆمان ناتوانین لە ڕێگەی کرێماتەوە بیکەین بۆیە لە لای پزیشکەکان بە تایبەت لە ڕێگەی هەندێک ئامێرەوە ئەنجام ئەدرێت بۆی لە قوڵاییەوە پێستەکە پاک بکاتەوە. تۆ سواخی قوڕەزان چییە؟ سواخی قوڕەزان چێ وانە کاتێک لە گوندا دیوار سواخ دراوە بە قڕ بۆچی بە بۆی درز و کونی لە شتەکان بگرن. ئێستا ئەم مایکەپانەی کە کراوە بۆ مەسە تۆ مایکەپت کردووە باشە پێت وانە کونیلەکانی پێستت گیرابێت دوایە بە جوان پاچیکیتەوە بە مادەیەکی تایبەت پاچیکیتەوە ڕەنگە ئەوەش هەر بەست نەبێت بۆەوە بەڵام ئێستا ڕێگەی تر هەیە پێ دەڵێن هایدرا فیشاڵ بەکارهێنرێت ئیتر پاکردنەوەی دەموچاوە بە لە قوڵاییەوە لێزەرەوانە لێزەری پێڵێن ئەو شتە لێزەر نییە جا بپرسن دکتۆرمان لە بەڕاستێر ئەوە هەندێک کەس حەز بەواکەین کە پێستی دەموچاومان زۆر جوان بێت چەنەها تەکنیکی جۆرا و جۆر هەیە بۆی کێمە بەکاری بێنین زۆر کات پلازما شیکێکە لەو بابەتانەی کە تۆ پێستت زۆر بە شێوازێکی جوان و تەندروست ئەهێڵێتەوەی جا زۆر بابەتی تر هەیە یاخود ئەو پاکەرەوانەی کە ئێمەی خانمان بە تایبەت لە دوای مەیکەپ و ئەوانەوە بەکارێنین تر مەیکەپ ڕیموڤەر و تۆنەر و ئەم بابەتانە بەکارێنین ئەمانە تا چەند ستودیان هەیە بۆ دکتۆر نیاز ئەحمەد ساڵح پسپۆڕی نەخۆشەکانی پێست و جوانکاری و لێزەر لەلامانە وەڵامی هەموو ئەم بابەتانەمان بۆ ئەو بەجێشتووە دکتۆرگیان بەخێر بێت دکتۆرگیان زۆر زۆر بەخێر بێ تور کێشەیەکمانە بوو لەگەڵانێم زۆر شەویە دەڵێ وەرە بە ئەم کرێمە لە دەمچاوە بم ئەم شتە پیا تۆزە نازانم کێشەی پیا چیە لە بەکارهێنانی وایە زۆر جار وایە وانە بەڵێ اینجا هیەوەشە پێستی پیا و جیاوازترە لە پێستی خانمان ئەی پێستی خانمان کە سێری کێسەکەی نازکترە بەزی پیا و تۆزێ هەمیشە بۆر و ڕەشتر و چوزانم کونی لێ ڕەشمان زۆرە و پەیوەندێکی بمانەوە هەیە ئەوانە بەکارناهێنین یان شتی ترە یەکەمان خانمان زیاتر ئیتیمان بە پێستیانەیە مەسەلا کە پێڵی ئەوە بەکاربێنە ئاوا چۆنی پێڵی بەکاری ئەهێنێت زۆربەی زۆریان بەڵام پیاوە کە پێڵی ئەمە هەموو شەو ئێبە بەکاری بێنی ئەڵێ بەخوا تااقەتم نییە یاکێت و ئەڵێ وڵی شەوێ بەکاربێ ناو چوار شەو بەکارم نهێنا ئەوە هۆکارێکە هۆکارێکی تریش پیاوان زۆر لە دەرەوەن زیاتر لە ئافرەتان چوونە دەرەوە کاریگەری دەرەوەی زۆر لەسرە بێ لە هەتاو بە دەرەجە یەکەم تەپ و تۆز گەرما سەرمە ئەمە هەمووی کاریگەری ئەبێ لەسەر پێست لەبەرەوە ئەبینی پێستی پیاوان هیلاکتێکە وەک لە پێستی ئافرەتان ئەگەر مقارنێکی لە دوو تەمەنی وەکو یەکتریە زۆر باشە دکتۆرە پاکردنەوەی پێست ئەمە چەندە گرنگە و هەروەها دروستترین ڕێگا بۆ پاکردنەوەی پێست چ ڕێگایەکە بەڵێ تەمان بۆ پاکردن پێست ڕێگا زۆرە بەڵام ئەوەی کە زۆر باوە و ئەتوانین بڵێ لە هەمووی ئاسانترێکە و سوودیشی زۆرە هایدرەفیشیەڵە هەموو کەسێ ڕەنگە بیستبێتی ئەزانی و زۆر شتێکی بڵاوە بزانین چییە کە نازانێت شتێکمان لەسەری بۆ بڵێ بەڵێ هایدرەفیشیەڵ چەند ئیشێکی هەیە یەک لەوانە لابردنی ئەو خانە مردوانی کە لەسەر پێستەکەیە پێستەکە لەوە پاگەکاتەوە ئەوە یەک اینجا ئەو چوری کە لەسەر پێستەکەی بە تایبەتی لە کونیلەی پێستەکانە ئەگەر ببینی بە تایبەتی لە گەنجەکانە ئەوانەی پێستیان چەورە نقطەی ڕەژ دروستە بێ زۆر ئیزعاجیشن پێ ئەم نقطە ڕەشە چیە خۆی چەورەکە سپیە بەس کاتێک کە ئەوتە سەر پێست و ئۆکسجینی هەوا بەرێکەوێ ئۆکسیدەیشنەکان ڕەژە بێ وەکو نقطەی ڕەژ دیارە بەم هایدرەفیشیەڵە چکە وەکو ڤاکیومێک وایە ڕای ئەکێشێت و تەبعەن هەنێ مەوادی بۆ بەکارهێنرێ لەگەڵیا ئەم چەوریانە هەمووی پاگەکات و کونیلەی پێستەکە ئەکاتەوە بێجگە لەوەی کە هەموو مولولەی خوێنەکانی کە لە سەر دەموچاوەکەیە چالاکی ئەکاتەوە
کە مولولەی خوێن چالاک بەوە تازەکردنەوەی خانەش زیاتر ئەبێت. خاڵێکی تر کە لە هایدرۆفیشەڵە سوودی هەیە ئەویش شێدارکردنەوەی پێستەکەیە. پێستەکە شێدارە کات یعنی ئەو کەسە یەکسەر کە هایدرۆفیشەڵەکەی بۆ ئەەکەی دوای دەزایە لە دەوچاوی زۆر مرتاحە بێ. ئەم هایدرۆفیشەڵە دکتۆرە لە قوڵای پێستەوە پێستەکە پاکاتەوە یان هەر ئەم ڕووکاری دەرەوەیەتی؟ هایدرۆفیشەڵ زیاتر ڕووکەشیە. ڕاستە بۆ ئیشانەی کە ئەکرێ مولوری خوێنەکان ئازا ئەکاتەوە تەسیریشی ئەبێ بۆ بەشەکانی ژێرەوە، بەڵام شتی تریشمان هەیە کە زیاتر بڵین لە قوڵایی بتوانێت ئەمە بۆ خانمان باباسکەین. خانمان چەندێک جارێک ئەم هایدرۆفیشەڵە ئەنجام بن باشە، چەند مانگ جارێک و هەروە پیاوانیش. بۆیە من زۆرتر باسی خانمانەکەم چونکە ڕەنگە ئەم مەیکەپانی کە ڕۆژانە ئێمەیەکەین پێستی لاکتر کا پێست زیاتر پێویستی بۆ بێ کە پاکرێتەوە وەک لە پیاوێکە مەیکەپ بەکارنایەنێ. ڕاستە، بەڵام پیاوانیش بە حکمێک کە ئەچنە دەرەوە تەپ و تۆز و ئارەق و چەوری و ئەمانە ئەوی شەر پێویستیانە. خۆی زیاتر کەوتۆتە سەر چەوری و وشکی پێستەکە، بەڵام ئەتوانرێ مانگی جارێک ئەتوانرێ بکرێت. باشە دکتۆر، بە بەراورد بە پیاوان کە لە دەرەوەن باست کرد زۆر جوان پیاوان زیاتر لە دەرەوەن و پێستیان ڕەنگە بەرخۆر و پێستیان ماندووترە. ئەو مەیکەپە زۆرەی کە خانمانی شیکەن یەکسانی نەکردوونەتەوە لە توشببوونیان بە دروستبوونی ئەو پەڵانە، یعنی بۆ من ئێستا مەیکەپ کە منیش وڵات وەزەکەم پێ یعنی کاتێککە بەرنامە تەواو یان کاتێککە چینە ماڵەوە یان کاتی خەوە مانەوەی مەیکەپ بەدەم چاوە ئەو چ زیانێکی هەیە؟ ئەو کوینانە ناگرێت ئەو خاڵە ڕەشسپیانە دروست ناکاتەوە جارێکی تر؟ بێگومان مەیکەپیش ئەو زەرەری خۆی هەیە، چکە تۆ کەلێی بە تایبەتی ئەگەر ئەو کەسە کوالیتی زۆر باش بەکار نەهێنێت. هەم ئەزێتی پێستەکە ئەیات هەم کونیلەکانیشدا ئەخا. لەبەرەوە دایمە نەسیحەتی هەموو خانمانەکەن و ئەوانی کە بڵین وەکو بە ڕێزیشتان کە ئەبێ بۆیان دابنرێت دوای تەواوبوونی ئیشەکانیا کە ئەگەڕێنەوە ماڵەوە یەکەم شت ئەبێ پێستیان بیشۆن پاکیکەنەوە. هەنە جاریش پێویست بەوە کە هەنێ پاکەرەوە هەیە کەوای لێ ئەکا بڵین وەکو چۆن ئەڵێ تەقشیرێکی پێ ئەکا بۆی خانە مردوەکانی سەریە ئەگەر چەورێکی پێوە هەبێت وای لێ بکە ئەو کەسە خۆشی لە ماڵەوە ئەتوانێ بەکاری بێنێت بۆی ڕزگاری بێ لەو ناڕەحەتیە. زۆر باشە دکتۆرە، چەندە گرنگە ئەو کەسانەی کە بۆ نمونە من ئەچم بۆ لایەن بۆی کە پاکردنەوەی پێستم بکەم بە تایبەتریش لە ڕێگای هایدرۆفیشەڵەوە کەسانی پسپۆڕ و شارەزا بن. بەداخەوە زۆر کەسەیە تەنانەت ئەچن لە ساڵۆنەکانە لە ئایرێژگەکانە لە هەندێک شوێنە ئەیکەن کە دوجار ئەبینن هەموو پێستی دەموچاویان لە بری ئەوەی کە سوودی لێوەرگن ئەبێ بەزی بکە کاچم بۆ لای پزیشکێک پێڵە ڕەنگە بەڕێگایکی تەندروست ویان نەکرد بێتی ڕەنگە مەوادەکان باش نەبوو بێ پاک نەبوو بێ. ئەمانە چەندە گرنگە کە ئێمە لە لای کەسانی پسپۆڕ و شارەزا ئەم بابەتە ئەنجام بین. بەڵێ خۆی ئەم ئیشانە پێوتە ئیشی جوانکاری. ئیشی جوانکاری شتێک نییە بەجیا هەبێت. ئیشی جوانکاری بەشێکە لە پسپۆڕی پێست. ئەنی ئەوە نییە بەجیا ئەمە وڵا جوانکاری ئەو تەواو نەخێر بەداخەوە هەندێک لە ئارێژگەکانی شاکرێ بەڵێ لە زۆر شوێنەیان سنتەری ناڕسمی هەیە کە بزیشتێکنێ ناویناوە سنتەری جوانکاری نییە بەتەنیا، چکە تۆ کە ئیش ئەەکەی لە جوانکاریە ئیتر چه پاکردنەوەیە چه دەرزیەکان هەموو پرۆسیجارەکانی کە ئێستا تەبعاً زۆرە هەیە. تۆ ئیش لە ڕووکاری ڕاستە تۆ ئیش لەسەر ڕووکاری دەرەوە ئەەکەیت، بەڵام تۆ بیر لە ژێرەوە ئەەکەیت. تۆ ئەبێ حسابی تەبقەکانی پێست بکەیت، حسابی ژێرەوەی پێست بکەیت. لەبەرەوە ئەمە ئەگەر دکتۆر نەبێ شتێکی ناڕێک دەرەچێت، ینی بەسیترینش لەوانێ بەسیترین ئیش هایدرۆفیشەڵ بێ. یعنی ئەمە پێستێ بۆ پێستێکی تر ئەگۆڕێ ئەو مەوادانی بەکارهێنرێ بۆ پێستێکی وشک جیاوازە لێکە بۆ پێستێکی چەور بەکارهێنرێ. بەڵام یەکێکی نەشارەزا بێ کۆمەڵی مەوادی کڕیوە بۆ هەموو کەسێ بەکارهێنێ. دکتۆر، هایدرۆفیشەڵ ئیترەوە قۆناغەکەیە کە قورس بووە لەسەر پێستەکات ببووی بکرێ یان هەموو کەسەکە توانێت بجێبەجێکە؟ یعنی سە هەندێک کرێم هەیە لە بازاڕە تۆ توانی بیکڕیت و بۆ پاکەرەوەی پێستەوە یان زۆرجاڵێ پێستە لەو کونیلەکان ئەپارێزیە و ناڵێ پەڵی ڕەش دروستکا و یعنەمە ڕەونەقەیە بەدوم چاوی ئەمە پێست و نەکاتۆ زۆر بابەت هەیە لە بازاڕە. کەسێک ئەگەر ئەوانە بەکار نێنێ هایدرۆفیشەڵی پێویستەیان ئەگەر ئەوانە بەکارێنی هایدرۆفیشەڵی پێویست نابێت؟ خۆی هایدرۆفیشەڵ پێویستە بۆ هەموو کەسێک پێویستە،
بەڵام ناڵێن بەپێی هیلاکی پێستەکە لەوانەیە پێستکە زووتر بۆی بکرێت چاورێکە لەوانەیە زووتر پێ بکرێت بەڵام ئەوەی کە ئاماژەت پێیا کرێمەکان تۆ ناتوانانی لە خۆتەوە کرێمێک بکڕی ئیتر بۆ هەج مەبەستێ بێ چ بۆ پەڵەیە چ بۆ پاکردنەوەی چاوری عنی لابرنی چاوری کۆمکردنەوەی چاوریە لە خۆڕ نابێ بەکاری بێنی ینی کرێمێک نییە بڵێ بۆ پاکردنەوە نەخێر کرێم هەیە بۆ ئەوەی چاورێکە کەم کاتەوە بەڵام ئەوش فەرقی هەیە ینی وەختی وایە لەوانەیە سێ کەس داری هەرسێکی پێستی چاور بێ بەڵام هەرێکی پێویستی بە جۆرێک کرێم بێ یان بۆ پەڵەیان بۆ هەر مەبەستێکی تر ئەنی ئەمە ئەوە نییە وەکو بڵێ وڵا ئەچم تەماتە ئەکڕم لە بازار ئیتر وەکو نەخێر هەر پێستێک جۆرەکەی جیاوازە ئەو کێشەی کە هەیەی جیاوازە لەگەڵێکێکی تر باشە اینجا دکتۆرە کە باسی پاکردنەوەی دەموچاوەکەین بەڕاستی ئەنواوە شکال شت هەیە لە لای خۆمان کە لە مشکی خۆمانە دامان ناوە کە ئەمە سوودی زۆرە بۆ پاکردنەوەی کێکداوانە من بینیومە پەتاتە لە ڕەنایەت و تۆزێک نیمووی پێواکات و یا لە دەموچای بۆ ماوەیەکی زۆر بە دەموچاوە مێنێتەوە دواتر کە ئیشاڵێ ها چەند گۆڕا چەند پاک بووە یعنی بەبێ ئەوەی کەبیر لەوە بکەینەوە کە ئەمە ئەگەری ئەوەی هەیە زیانێکی زۆر بە پێز بگەێنێ من باسی پەتاتەکەم کرد ئەنواوە شکال شتی تریشەوە ئێستا ئەوم بیرکەوتەوە دوخۆرە تەماتەی لێ ئەیان خەیهار ئەڵی زەڵاتاک جۆرە زەردەچەوەیەک هەیە جۆرە زەردەچەوەیەک هەیە کە ئەوەی خواردن نا جۆرێکی ترە ئەوە بەکارێنن بۆ دەموچاو یاخود زۆر کات قاواڵە تەقشیری دەموچاوی پێکەم یعنی زۆر شت هەیە کە بەکارێنین ئەمانە تەندروستە بەڕایتون وڵی هەرچی هەڵەسێ لە سوۆسیال میدیای شتێک ئەنووسێ بووی تۆزێ لایک و کۆمنتی بۆ بێ خەڵکی داماویش بە قسەیانە کات و باوەڕیان پێەکە خۆی ئەو شتانەی جارێک کە باسە کرد بابەتی پەتاتە و لیمۆ و تەماتە و ئەم شتانە هەر بەرکەوتنی بۆ پێست تەنانەت دەگەر پێستی دەستیش بێ وروژێنەرە و پێستەکە ئازێت یعنی ئەوەی کە باست کرد پەتاتە یان لیمۆ یاخوا ئەو کەسە دوای ئەوە نەچێتە بەرهەتاو یەکسەر پێستەکەی ئەسووتێ ئەم شتانە غەڵەتە نابێت بەکار بهێنرێت زۆربەی زۆری کرێمەکان ئەگەر سەیریکەی لە میوە و لە ڕوەکەکان و لەمانە دروست کراوە بەڵام معنای ئەوە نییە تۆ لیمۆکە بێنیت و بێی لە یان ئەو کە ئەڵێ لە فلانە میوە دروست کراوە ئەوە بەی لە پێستەکەت نەخێر ئەو چەندها کارلێکی لەسەر کراوە تاوای لێ کراوە بەشە باشەکەی وەرگیراوە و بە جۆرێکیش دروستراو کە پێستەکە بتوانێت وەریگرێت ینی ئەوەی کە باسێکی لەوانەیە بەس پێستەکە وشکە کاتەوە خۆ ئەگەر دووسێ جار بەکاری بێنێ وەڵی پێستەکەی تووشی ئەگزیمە و ڕوشانەکات لە ڕۆی نرخیشەوە بەڕاستی ئەو کرێمانە ببوورە ئاری لە ڕۆی نرخەوە هەندێک کرێم هەیە نرخێکی زۆر زۆر هەرزانیان هەیە و زۆر کەمە نرخەکانیان هەندێکیشەیە نرخێکی زۆر زۆریان هەیە یعنی ئێمە وادامان ناوە ئەو کرێمانی کە نرخیان زۆر گرانە ڕەنگە بەس ئەوانە کرێمی زۆر زۆر باشن و ئێمە ئیسفادی لێ بکەین و سوودی هەبێ بەم شێوازەیە دکتۆرە بەڕای تۆ خۆی کە مەرجەکە زۆر گران بێ اینجا زۆر باش بێ شەرنەیە جگار واش بێت تۆ کە شت بەکارێنی ئەبێ لە دەرمانخانە وەریگری لە هیچ شەریکاتی دەرمان وەریگرە چکە ئێستا دنیا ئەوەنە پێشکەوتووە ئەو شتانەش ئەوەنە برەوی پێیراوە شەریکات زۆر زۆر و زۆر بە شوێکی باشیش دروستیەکە کۆزمەتیک و جوانکارەکانە فرۆشت لە ڕاستە اینجا تۆ نازانی ئەمە کوالیتیەکەی بەرزەیان نزمە لەبەر ئەو شتانە بێ کوالیتی بەرز بەکار بهێنرێت چکە تۆ بۆ پێستی خۆت بەکاری ئێنی بەکارین بۆی ئیسیفادەی لێ بکەیت نەک لە لایەکی ترەوە زەرەرە لێبە ینی زۆر جارێ ئەو شتانەی کە بازاڕین ئەفرۆشرێ بۆ پێست ئەگەر دیقەتی بەی هەنێک مادەی کۆرتیزۆنی تایە جا مادەی کۆرتیزۆنەکان کە بەکار ئێنرێ لە سەرەتایە پێست جوانەکە جوانێکە چیە هەموو کێشەکان ئەشارێتەوە بەڵام لە دواییە خاصەکە بۆ فترێکی زۆر بەکارێنی وای لێکا پێستەکە تەنگە کاتە و تەمەنی پێستەکە زۆرەکە وای لێکا زوو پیر ببێ ئەمە بێژگە لەوەی کە پێستەکە ڕایە لەگەڵ ئەنی ئێمە هەنێ جار ستیرۆیدی زۆر بەخۆن نەخۆشە تۆ دێرمۆدینی بەکارەکەم بۆ دەستیش دڵمان نایە بەکاری بێنین مەگەر بەعسێ حاڵەتی زۆر تایبەتە بێ کە ضرور بێت بۆ فترەیەکی زۆر کەم ئەگینە بەکار ناهێنرێ ئەو بۆ دەموچاوی بەکارهێناوە لەگەڵ وازی لێنە ئەڵێن ئەمەکو تلیاکی پێستەکە دوایە لەگەڵ وازی لێنە پێستەکە داوایەکە تێگەشێت چەند حاڵەتێکی تر باس بکەین شۆردنی دەموچاو بە سابوون ئەمە هەندێک سابوون بۆ جسمە هەندێک سابوون بۆ دەموچاوە یان ئێستا شامپۆکانی جاکراوەتەوە بەڕاستی دەموچاو ئەبێ ئەوەنە بە سابوون بشۆردرێ یان نا شنی دەموچاو بە پێی چەوری وشکەکەیەتی ئەنی ئەوەنێ هەموو کەسێ بڵێت تۆ ئەبێ ڕۆژی دووجاری بشوی نەخێر تەنانەت بەپی پێستەکەش ئەبێ جۆری شامپۆیە چ سابوونە ئەوە هەڵبژێری یەکێک پێستی چەور بێ ئەبێ هەموو ڕۆژێ دووجارێک هەر ئەبێ بیشوە بەڵام یەکێک پێستی وشک بێ
خاصن ئەگەر بشتێتە دەرەوە خۆرە بێ بیشوە لە بەرەو ڕۆژی جارێک بەسە بە سابوون بێیان بە ئاو بەتەنیا ئیسفادەی نەخێر بە ئەو بەتەنیا نابێت چکە پاکی ناکاتەوە. باشە تۆ لەگەڵ سابوونەیە لەگەڵ ئەم خستولانەیە کە هەیە ئێستا کامیان ئەگەر بەپی پێستەکەت بێ هیچ مشکلە نێ هیچ کامێکی بێت. باش ئەو خاولی کە بەکارهێن یان زۆر جاڵە نابێت لێخشان دروستکە لەگەڵ پێستەوە نیە تەناوەنە خاولەکە بنی بەدەم چاوتە و بینیتەوە ئەس بقا هەمانە ئەوە ئەڵی ماشاءڵڵا لفکەی پیاهێنێ هەر بەڕاستی خاولێ بێەوە بەکار بێ خاولی جارێکە من ئەبێ زۆر نەرم بێ زۆر پاک بێ ئەو طریقەیەش زۆر باشێکسەر ئاوای داینێ و لێکەرەوە یعنی تۆ ئاوای داینەیە ئاوا پێبخشێنی یەک ئیشە هەر وشکێ کاتەوە لەبەرەوە ئاوای لێ بکە بۆی پێستەکەت نەڕوشێنێ بە تایبەتی لە پێستە وشکەکان لەو ماوەی پێشووە چاڵەنجەکە بوو لە تۆڕی کۆمەڵاتی ئێکسا جۆرجینای ژنی کریستیانو ڕۆناڵدۆ ماشەڵڵا خانمێکی جوان و ڕێک و شەخوشەنگە لە ڕووی خۆتانانە بێ لیانە پرسیت هۆکاری جوانی تۆ چییە؟ لاانە مەڕم لێ مەکە بێڵە قسەکەم تاکو مەڕم لێ مەڕی لێکردن مەکسەر لیان پرسی وتیان هۆکاری جوانی پێست دومانەوەی پێست بەم جوانیە چییە؟ ئەو چاڵەنجی کرا و چاڵەنجەوە بزان بوو بە چاڵەنجی جۆرجینا بەخواگەن هەڵە نەبم یەک سەتڵ ئاوی هێنا و سەواڵی تێکرد و سەیرێک کردە ناوی ئەویت ئەمەیە نیێنی جوانی پێسی من ئەمەیە ئەوە تۆ لەگەڵ یاوەکو پسپۆڕێکی پێست یەکە من ئەو خانمە خۆی ماشەڵا زۆر جوانە بێگومان و گەنجیشە ئیحتیمامیش ئايات هیچ ئەوە بەڵام سەهۆڵ بە شێوەیەکی عیلمی ئەگەر باسی کەین سەهۆڵ پێست ئەسووتێنێت ئەگەر ئاوەکە سارد بێت تەنها ئاوەکە ساردکە ئاوی زۆر سارد نابێ ئاوی سارد اعتیادیە بەڵام ئەویش نەک ئێستا لە زستانە یەکێ لەوانەی کە تووشی ئەگزیما دەکات پێست وشکە کاتەوە ئاوی ساردە ئێستا جۆرجینە غەڵەتی کردووە غەڵەتی نەکرد وڵای من لەگەڵ ئەو ڕائەی ئەوانی من بەپێ عیلم قسەکەم من بەپێ عیلم قسەکەم ڕاستە باشە کلێنسی پاکردنەوەی پێست کلێنسی تەڕ باوای دابنین ئێستا خۆ مەیکەپێکی بەدەم چامانەوە خۆیەکچین یەکەم جار بەس کلێنسە تەڕەکی پیاهێنین تا چەند ڕێگرە بێ یان نەگرێنسانە ئەوانین کە بۆ لێکردنەوەی مەیکەپە بەیان هەندێک کلێنستی تریشێ بەڕاستی هەر بۆ مناوانە بم هەر بۆ پاکردنەوەی چوزان هەر شتێک بێ یەکسەریا لە دەم و چاوی هەنێ کەس خدمەنی جوزم پرسیارە بکەم هەیە ڕێک بۆ لێکردنەوەی مەیکەپە پاشاڵە هی مناڵە کێشەینی خۆی ئەو کلینەکسانە هەنێکیان مەوادی معتەریانتیایە بۆ نار ئەوانە باشنی هەتا نەبوو مناڵ نەبوو گەورە بەڵام باشتێک وایە لە گەورەیە کە بێ مەیکەپەکەی لابە بەشتن لای بە باشترێکە وەک لەوەی بۆ کلێنەکسانە لای بات باشە مەگەر ئیلا لە شوێنێکابی مەسەلە لە سەیرانێکایی لە شوێنێکای هیچ دەست ناکەوێت پێی پشۆیت ئەوە بەکاربێنی ئەوەیان جیاوازە زۆر باشە دکتۆرە ئاری باسەوەی کروتی جۆرجینا بە سەهۆڵ بۆ نمونە پێستی خۆی بە حساب پاراستووە هەندێک بابەتی تر هەیە من خوێنومەتەوە ئەڵێ بە هەڵمی ئاو لە چاوانەکەی ئەوەی ئەو گەر قاپێک دانیم قاپە ئاوەکە زۆر گەرم بێ ئاوی گەرمی تیاابێ ئەو هەڵمەی خاولێک بێ بەسەر تا ئەو هەڵمە بیا لە دەم و چاوە ئەو سوودی هەیە بۆ پێست ئەمە تا چەند ڕاستە ئەمە هەنێجار لە بەتایبەتی پێست چەورەکانە ئەوانەی کە کونیلەکانیان داخراوە ئەتوانێت ئەوە بەڵام بۆ فترێکی زۆر کەم بیکات چکە ئەوەی کە باسێکی ئاوێکی زۆر گەرم و هەڵمەکە بۆی وانە بێ بیستوتێنێ فتەیەکی کەم بووی بەو گەرمی و هەڵمە بڵین چاوریەکەی لا بچێتەوە تەبعاً دوای ئەوەش ئەبێ یەکسەر ئەیشوات ئەوەیان ئەتوانێت بەڵام بۆ فترێکی زۆر کەم زۆر باشە ئیتر نزیکە بینەوە لە وەرزی بەهار و ئیترە چینە ناو دەشت و دەر و سەیران و ئەم بابەتانە زۆرە بێت چۆن لەو کاتانەیە پێستمان پارێزین دکتۆرە چ شتێک زۆر زۆر گرنگە ئەنجامی بین بەڵێ طبعاً ئێمە لە وەرزی بەهارە یەکسەر تیشکی ڕۆژمان قووەتەکەی زیعەکە ئەگۆڕێ ئەوە یەک دوو هەمن چوونە دەرەوەی خەڵکیش زۆر زۆرە بێ لە پڕێکا لە ماڵەوەی خاصن ئەمە جەژن و نەورۆز و ماشەڵڵا ئەو چەند ڕۆژە هەمووی لە دەرەوەیە ئەبێت چی بکەین یەکەم شت دژە خۆرمان بیر نەچێت دژە خۆری کە لە زستانە بەکارم هێناوە ئاسایی لە بەهاریشە هەمان دژە خۆر بەکاربێن ئەگەر ئاساییە بۆت مشکلە نییە ئەتوانی بەڵام هەنێ جار هەیە پێستەکە بە تایبەتی لە وشکەکانە هەنێ جار چەورەکانیش لە زستانە تۆزێ وایەن بۆ لێ ئەەکەین کە شێدارکەرەوەی زیاتری تیابێ تۆزێ ئەبێ ئەو فەرقا بێ
ئەتوانێت نەشی ئەگەرزانی کێشەی نییە ئەتوانێت هەرەوەی خۆی بەکاربیێنێ بەڵام زۆر پێویستە هەموو شوێنەکانی کە بە دەروێ نەک دەمو چاوی دەستی سنگی هەموو شوێنێکی 2 سەعات جارێ ئەبێت تکراری کاتەوە دژەخۆرەکە ئەوە یەک دوو هەمن شێدارکەرەوە ئەبێ زۆر بەکاربهێنرێت چکە تۆ ئەڕۆیتە دەرەوە پێستەکەت تەپ و تۆز لێ ئەیە هەتاو لێ ئەیە ئەمانە هەمووی دووچاری بوونەوەی بەکارهێنانی دژەخۆر بۆ مناڵیش پێویستە هی مناڵ جیاوازە لەگەڵ هینی گەورەیە ئەوەیان جیاوازە بێت کە هاتیتەوە یەکسەر لە سەیرانەکەت یەکسەر دەم و چاوت بشەیت و شێدارکەرەوەی بۆ بەکارهێنێت دژەخۆر هەیە بە شێوازی سپرایە بۆ نمونە من مایکەپم کردووە ئاساییە بەسەر مایکەپەکە لە دوای دوو کات ژمێرەکە من مایکەپەکەم نەسرم و ئەو سپرایە بەکاربێنم سوودی لێ وەرەگرم و کاتە ئەو سپراینە زیاتر بۆ ئەوانەیە کە ئەچن بۆ مەلەو کە زۆر شوێنیان بە دەرەوەیە بۆ ئەوەی کە باس کرد مایکەپت کردووە ئەبێ مایکەپەکە لێکەرەوە سپراکەی لێبە اینجا بەسەریا ئەتوانی مایکەپ بکەیت کێشە نابێت باش هەنگوین هەرچەنە هەندێک باسی گیراوت کردوتت لەگەڵ ینی بەڵام بۆیە پێداگرم لەسەر وتنی هەندێکیان چونکە زۆر باوە لە ناو خەڵکە هەنگوین لەگەڵ شلەی ئەلۆڤێرای پێڵەن ئەو درەختەکە ئەمانە بینیەوە بەڕاستی زۆر لە دەم چاوە درێ ماست شیر ئەڵە لە بەرەوەی سپیە لەواچە پێ سپی کاتەوە شتەکان یعنی ئەم بابەتانە زۆر باسەکرێت دکتۆر هیچیان بنەچەیەکی زانستیان نییە وانە نەخێر ئەوانی کە باست کرد شیر هەنگوین مەجموعەیە شت بوو ئەمانە کە خواردنن خواردنەکەی ئیسیفادەی هەیە نەگلێ ینی بەڵێ بۆ پێست ینی شیرە هەموو شیرەمەنیەکان میوەکان هەمووی خواردنەکەی زۆر ئیسیفادەی هەیە بەڵام تۆ خۆت هەبێنی هەنگوینەکەیان بیەی لە دەم و چاوت نەخێر ئەوە ڕاست خواردنەتونەکانی شوان بۆ پێست باشن دکتۆر ینی زۆر جاڵێ خواردنەتونەکان واکەن عارقێکی زۆر بکەیتەوە کونیلەکانت باشتر بکرێتەوە ڕاستە نەمانە نە عارقکردنەوە جیاوازە نەخێر نەخێر ئەو بیر و بۆچوونە ڕاست نییە بەڵام خۆی بیبەر یەکێک لەوانەی کە ڤیتامین سی زۆر تایە باشە بۆ پێست بۆ پێست باشە بەڵێ خواردنێکی تر باشە دکتۆرۆ دوا پرسیاری من زۆربەی میوە و سەوزەکان سوودێکی زۆریە چکە ڤیتامینەکانی تایە دژە ئۆکسانەکانن وای لێ ئەکا کە پێستەکە بە بڵێن لە پیری دووری بخاتەوە و پرۆتینەکانی شەر پێویستە هەم بۆ پێست هەم بۆ قش هەم بۆ نینۆک زۆر باشە ئەی خواردنەوەی بڕێکی زۆر باش لە ئاو ئەمە تا چەند واکات کە پێست بەگەشت و جوانی بمێنێتەوە زۆر کەسێ پێستی زۆر جوانە لە هۆکارەکەی ئەوەی من ئاو زۆرە خۆمەوە زۆر ڕاستە چکە تۆ پێست بووی شێداری کەیتەوە ئێمە بە دوو شێوە ئیکەین یەکێکیان لە دەرەوە کە بە کرێمی شێدارکەرەوە ئەوەی تر لە ناوە کە ئەوە زۆر زەڕوترێکە بە خواردنەوەی ئاو شلەمەنیەکان بۆی پێستەکە تەڕوو بەڕاگرێتەوە شێداریکە ئەو کەسانی کە شەکر ئیتر بە تەواوەتی دوورەکەونەوە لی تەرکیەکەن ئەڵێ ئەمە شۆکارێکە بۆ گەنج هێشتنەوەی پێست یاخود ئەوە بە پێچوانەوە ئەوانی کە شەکر زۆرە خۆن شیرینی زۆرە خۆن زووتر پێستیان چرچە بێ ئەمە تا چەند ڕاستە خواردنی شەکری تێگە لەوانەی کە وای لێ ئەکا زووتر خانەکان تێک پشکە زۆر باشە دەستەکانە سپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری و لێزەر دووبارە سپاس بۆتەکان زۆر سپاسی بە ڕێستانی بینەرانی ماندوو نەبی دەست خۆش